کریستیان لەسەر دەستی مارتۆمای پەیامبەر لە سەدەی یەکەمی زاینیدا ڕوودەکاتە میزۆپۆتامیا و بڵاو دەبێتەوە. لەو کاتەوە سەتان ساڵ لەگەڵ زەردەشتی و ئێزیدی و یارسانی و جۆکان ئاشتیانە پێکەوە ژیاون تاوەکو هاتنی ئیسلام. لە دەوڵەتی عێراقدا کریستیانەکانیش دەکەونە بەرستەم و چەوسانەوەی حکومەتە یەک لە دوای یەکەکان. لە چوارچێوەی سیاسەتی بە عەرەبکردندا لە هەفتاکانی سەدەی ڕابردوو هەموو کریستیانەکان بە عەرەب هەژمار کران. لەگەڵ ئەوەشدا سەردەمی پێش 2003 ژێر دەسەڵاتی دیکتاتۆری بۆ کریستیانەکانی عێراق سەردەمی ئارامی بوو، چونکە ژیانیان تێدا پارێزراو بوو. لە بەغدا ژیان زۆر ئاسایی بوو. هیچ کاتێک هەسمان بە جیاکاری ئاینی لە نێوان کریستیان و مسلمانان و سونی و شیعی، ئێزیدی و سابیئی نەکردووە. ئێمە ماوەیەکی درێژ بوو لە مووسڵ دەژیاین. هەرگیز هیچ جۆرە چەوسانەوە و کێشەیەک نەبوو. هەموو خەڵک ئێمەیان خۆش دەویست و ئێمەش ئەوانمان خۆش دەویست. جگە لە ماڵ لە کەنیسا هیچی دیکەمان نەبوو، چونکە کەنیسا ئامانجی سەرەکی شەهید قەشەپۆلس ئەسکەندەر بوو. لە بەختەوەری و ئارامیدا دەژیاین، لە فەرمانگا، لە بازار. هەندێک جار هاوڕێکانم دەهاتن بۆ کەنیسە و منیش دەچوون بۆ مزگەوت لەگەڵیان. بە شێوەیەکی ئاسایی دەژیاین، زۆر ئاسوودە بووین. ئێمە خەڵکی مووسڵین و لە دانیشتوانە کۆنەکەی و شارەین. ناتوانین لە بیری بکەین چۆن تێدا ژیاوین و کارمان تێدا کردووە. هاوسەرەکەم سەوزەی دەفرۆشت و ژیانمان باش بوو. هیچ کێشەیەکمان نەبوو. لەگەڵ هەموو دراوسەکان پەیوەندیمان هەبوو. هیچ کێشەیەکمان لەگەڵ کەس نەبوو. لە مووسڵ دانیشتە بووین و دەژیاین. منداڵەکانم گەورە بوون. مرۆڤیش کە سوکاری لەکوێ بێ حەز بەوێ دەکات. بۆیە منداڵەکانم هێنا و هاتینە قەرەقۆش. نزیکەی 15 ساڵ لە حەی عەسکەری ژیاین. گەڕێکێکی باش بوو. دراوسەکانمان موسڵمان و کریستیان بوون. هەرگیز هیچ کێشەیەکمان نەدیت. دەمانەوێت لە شوێنێک بژین یاسا تێیدا سەروەر بێت بۆ ئەوەی ئەو یاسایە بمان پارێزێ. تەمەنی کریستیانێتی لە میزۆپۆتامیا نزیکەی 2000 ساڵە. تەمەنی دەوڵەتی عێراق 100 ساڵی تەواو نەکردووە. لەژێر حکمی دیکتاتۆریدا ئەو هاونیشتیمانیە کریستیانەی دژایەتی ڕژێمی نەدەکرد تا ڕادەیەک لە دڵنیاییدا دەژیا و نەدەکرای ئامانج. پاش ڕوخانی ڕژێم لە ساڵی 2003 دەرگای تایفەگەری و مەزهەبگەری و تیرۆر کرایەوە. کریستیانەکان وەک پێکهاتەیەکی ئاشتی خواز و بێبەرگری کەوتنە بەر هەموو جۆرەکانی توند و تیژی و تۆقاندن. لە ئەنجامی ئەو دۆخەدا زیاتر لە 1,500,000 کریستیان زێدی خۆیان بەجێهێشت. ئێمە پێش ئەوەی داعشیش بێت 4 جار لە مووسڵ ڕاونراوین. تەنیا داعش نەبوو کە دەستی بەسەر ماڵەکانماندا گرت و پیتی نونی لەسەر نووسی. ئەو بیرۆکەیە لە مووسڵ لە دوای 2003ەوە هەر هەبووە کە دەڵێ ئەم مرۆڤە مڵک و ماڵی حەڵاڵە و بیبن بۆ خۆتان. ئەمە تەنانەت پێش 2003 هەبوو، بەڵام ئەو کات شتێ لە یاسا مابوو کە ئەم بیرۆکەی بەرتەس کردبوو. ڕژێم ڕووخا و قاعیدە هات. تیرۆر و کوشتار دەستی پێکرد و لە هەر جێگەیەک خێزانێکی کریستیان هەبوایە دەچوونە سەریان، تاڵانیان دەکردن و دەیان کوشتن. دەیان گوت کافر. باشە بۆ کافرین. ئێمەش خوددا دەپەرستین. لە مووسڵ، لە بەغدا و لە بەسرە و لە سەرانسەر عێراق دەستی پێکرد. لە ئەنجامیەوەش کریستیانەکان لە هەموو ناوچەکانەوە دەستیان کرد بە کۆچکردن. لە دەشتی نەینەوا و لە بەغدا و بەسرە و کەرکووک ئەوەی دەکوژرا و ئەوەی تاڵان دەکرا. بەردەوامان هەڕەشەمان بۆ دەهات بۆ کەنیسە. ئێمە گوتمان لەوانەیە هەر هەڕەشە بێت و هیچ شتێک ڕوونەدات. 2003 و 2004 و 2005 و 2006 نزیکەی هەر ساڵ و نیوێک هێرشێک کراوەتە سەر ئێمە. کە شەڕی تایفەگەری دەستی پێکرد، ژنی کریستیان ئەگەر حیجابی نەکردبا بەو جۆرەی کە لەلای ئەوان قبوڵە، وەکو کافر یان وەک کەسێک کە بێڕێزی کردووە سێریان دەکرد. ئیدی دەتبینی پۆلیسە و پێت دەڵێ دابەزا یان سەرت داپۆشە. وێران بووین بە هەڕەشە و ترس و دڵەڕاوکێ و کوشتن و ڕاگواستن. من شۆفێری هێڵێکی باخچەی سەوایان بوو. هەموو ڕۆژێ ژیانم لە مەترسیدا بوو. هەر ڕۆژێک کە دەگەڕامەوە ماڵەوە دەمکو سوپاس بۆ خوا. ئەم ڕۆژ بە سەلامەتی گەڕامەوە.
لە شەقامەکاندا بازگیان دادەنا ناسنامەکەی لێوەردەگرت تۆ کریسیانی دەیان کوشت خەڵکمان هەبوو لە بەرچای منداڵەکانی کوشتیان منداڵەکانمان تووشی گرەی دەرونی ببوون لە ماڵ نەدەچوونە دەرەوە لە ماڵ دانیشتبوون و وازیان لە خوێندن هێنابوو بانگەوازیان دەکرد خانووی کریسیان مەکڕن دوایی بە خۆڕایی وەریدەگرن ئەو هەموو خەڵکی ئێمەیان سەر بڕین پیاوانی ئاینی ڕاهیب و مەتران سریان کاتۆلیک ئەرتەدۆکس کەنیسەکان هەمویان کەوتنە بەرهێرش بەڵام لە هەمویان خراپترەوە بوو کە لە کەنیسەی سەیدە نەجات ڕوویدا ئەوە پەیامێک بوو کە تەواو دەرچن لە بەغدا دەرچن لە عێراق ئێوەمان ناوێ بەداخەوە ئێمەیان فرۆشراین و بە هەرزانیش یەکەم کریسیانی ئێمە کە سەریان بڕی وێنەکەیان لەسەر سیدی تۆمار کرده بوو ئەمە پێشاتنی داعش لەسەر جادەکان دەیان فرۆشت و هاواریان بۆ دەکرد سیدی سەربڕینی مەسیحیەکە سیدی سەربڕینی مەسیحیەکە ئێمە ئاوا دەژیاین لە دوای 2003 114 کەنیسە و دێر و شوێنی پیرۆز دەست درێژی جۆرا و جۆریان کراوەتە سەر لە تاڵانکردنەوە تاوەکو دەگاتە وێرانکردن و تەقاندنەوە نزیکەی 1200 کریسیان کوژراون تاوانکاران هەرجارەی بە بیانوێک کریسیانی سیڤیل دەکەن ئامانج هێرشبەران ئاست و پلە و کار و دۆخی مرۆیی و کۆمەڵایەتی لەبەر چاو ناگرن هێندە بەسا کریسیان بیت ئیدی لەلای ئەوان کوشتن و تاڵانکردنی ماڵ و سامانت حەڵاڵە مێردەکەم و برای مێردەکەمیان کوشت ڕۆژێک هەردووکیان بۆ کار چوونە دەرەوە لە ناوچەی پیشەسازی دوکانیان هەبوو من البيت مسافة ماكو يعني كلش قليلة لە مەودایەکی زۆر کەم لە نزیک ماڵی خۆمان گوێمان لە دەنگی تەقە بوو دەنگەکە وەکو ئەوە بوو گولەکان بە دڵمانەوە بنێن زۆری نەبرد خەڵکی گەڕەکەکە هاتن لە دەرگایاندا لە دەرگادرا و کردمانەوە گوتیان ئەبوو سەرمەند تووشی ڕووداوێک بووە من پێم گوتن ئەبوو سەرمەد تووشی ڕووداوی هاتوچۆ نەبووە کاتێ دراوسەکان ڕایان کردە دەرەوە ئەبوو سەرمەد و براکەیان بینی بوون کە بە ئۆتۆمبیلەیاندا بوون من ویستم بچم تەرمەکان ببینم بەڵام دراوسەکان نەیان هێشت کوڕەکەم لە ماڵ بوو ئەو چوو ئەبوو سەرمەد دەست بەجێ گیانی دەرچوو بوو ومن استقبلت الخبر إنه أبو ولادي کاتێ هەواڵەکەم پێگەیشت کە باوکی مناڵەکانم مردووە و براکەشی لەگەڵ بووە براکەی لەو کاتەدا هێشتا هەناسەی تێدا مابوو گەیاندیانە نەخۆشخانە لە ڕێگا گیانی دەرچوو خوایە ئەوە پێشانی کەس نەدەی بەڕاستی کارەسات بوو بەیانیەکەی نانی خوارد و دەرچوو بۆ سەرکارەکەی گوتم بۆ نانی نیۆڕۆ دەیتەوە گوتی دێمەوە نیوەڕۆ هەر چاوەڕێمان کرد و نەهاتەوە بوو بە عەسر و نەهاتەوە پاشان براکەی لە دەوام هاتەوە گوتم حکمەت هێشتا نهاتوەتەوە تەلەفۆنی بۆ کرد و وەڵام نەبوو تا ئێوارە چاوەڕێمان کرد و پاشان چوین نەخۆشخانەکان و بنکەکانی پۆلیس گەڕاین لە کۆتاییدا لە پزیشکی دادوەری دۆزیمانەوە کوشتبوویان سیدیەکیان بۆ ناردین هەڕەشەی تێدا بوو سیدیەکە ڤیدیۆی سەربڕینی دوو کریسیانی تێدا بوو کە سەریان دەبڕن و سەرەکانیان دەخەنە نێو تەشتێکەوە پێشەوە پرسیاریان لێ دەکەن دەڵێن ئێوە هیسەم دەناسن لەکوێیش دەکات اینجا دەڵێ براکانی لەکوێیش دەکەن پاش ماوەیەک هەردوو براکەمیان تیرۆر کرد هانی و خالید بە دوو ئۆتۆمبیل دوایان کەوتبوون و گەڕەکەکەیان هەمووی دەوردا بوو پاشان هەر لەسەر شەقامەکە هەردووکیان کوشت بوو دوایی نیان هێژمن لەگەڵ تەرمەکانیان بڕۆم بۆ گۆڕستان گوتیان چونکە ئامانجەکە تۆی نوێژی ڕۆژی یەکشەمە بوو یادی قەدیسە شەهیدەکانیش بوو حەزمان کرد بەشداری بکەین ئێمە لە کەنیسەی ماربهنام بووین هەستمان کرد تەقینەوەیەک ڕوودا بابمان لە کەنیسەکە دەست بەجێ قەداسەکەی ڕاگرت پێش ئەوەی تەواو بێ و گوتی بە خێرایی دەرچن و هەر کەسێ بگەڕێتەوە ماڵی خۆی بەڵام کێشەکە لەوە گەورەتر بوو کوڕەکەم وەک بڵێ ئاماژەیەک بوو بێ لە خودداوە ئەو ڕۆژە زۆر شپرزە دیار بوو گوتم من ئامادەم بەڵام بە جۆرێک تێگەیاندم کە من نابێ بچم و بە تەنیا دەچێ ئیدی من نەمزانی و کە ئەو ڕۆژ تەنانەت فریانە کەوتم خاچی لەسەر پێشم هاوژینەکەشی دەیویست بچێ نەیهێشت چونکە نەخۆش بوو
ڕۆژی 31 دەی 2010 کەنیسەی سەیدە نەجات لە بەغدا دەبێتە گۆڕەپانی کۆمەڵکوژیەکی گەورە. چەکدارانی سەر بە دەوڵەتی ئیسلامی عێراق پەلاماری کەنیسەکە دەدەن و نوێش خوێنان دەست بەسەر دەکەن. کاتێک هێزە ئەمریکان هەوڵی ڕزگارکردنی بارمتەکان دەدەن، هێرشبەرەکان خۆیان دەتەقێنەوە و 53 کەس گیان لەدەست دەدەن و نزیکەی 80 کەسی دیکەش بریندار دەبن. دوای ئەم ڕووداوە کۆچی کریستیانەکان لە کۆچی تاکوتەراوە دەبێتە کۆچی بە کۆمەڵ. تەقینەوەکە دوای ئەوە بوو کە هاتنە ناو کەنیسەکە و دەرگاکانیان داخست، ئیدی بوو بە قەسابخانە. سرم سوڕما کاتێک ژنی براکەم لە هۆڵنداوە تەلەفۆنی کرد و گوتی کوڕەکەت لەکوێیە؟ من لەو کاتە تێنەگەیشتم، گوتم چی بووە؟ گوتی ڕاکە چەکداری قاعدەی ڕشیان کردوتە سەر کەنیسەکە. نزیکەی 50 کەس شەهید بوون و زۆر کەسیش کەوتنە حاڵەتێکی دەرونی خراپەوە. من ئیدی لەو ڕۆژەوە شۆک بووم. بۆ من یەکجار سەخت بوو. ڕۆژێکی ڕەش بوو. تەرمەکانیان دەهێنایە لای ئێمە لە کەنیسە. بەڕاستی کارەساتێکی گەورە بوو لە دەستدانی ئەو هەموو دۆست و هاوڕێیە کە بەردەوام لە کەنیسە یەکدیمان دەبینی، لە دەستدانی ئەو هاوڕێیانە کە ئەو ڕۆژە لەگەڵمان بوون و لەوێ کوژران. ئەو خۆی بەخەت کرد و خۆی کردە قوربانی لە جیاتی ژنەکەی و کۆرپەکەی کە هێشتا لە سکیدا بوو. بە پلەی شەهادەت گەیشت لە پێناوی یەسوعی خۆشەویست و خودای پەروەردگار. دوای ئەوە بە هەفتەیەک ئیدی دەستیان کرد بە هەڕەشە لە ماڵە کریستیانەکان. بۆمبیان بۆ دادەنان و نامەیان بۆ هەڵدەدانە ماڵەوە کەفی شەکی تێدا بوو. بەو جۆرە ترس و تۆقیان بڵاو بۆەوە و خەڵک دەستیان بە هەڵاتن کرد. زۆر بەشیان دەهاتنە کوردستان کە پەنایەکی ئارام بوو. زۆر خەممان لەوە خوارد کە دەوڵەت نەیدەتوانی هیچ بکات. دەوڵەت ئیفلیج بوو. لەوەش ناخۆشتر ئەوانەی و کارەیان کرد من لێیان خۆش بووم، بەڵام دوای بیستمان ئەوانەی دەستگیر کرابوون لە زیندان هێنرانە دەرەوە. لە گەرمەی شەڕی تایفەگەریدا لە ئۆکتۆبەری 2006 قەشا پۆلس ئەسکەندەر لە مووسڵ دەرفێنرێت و دوای 2 ڕۆژ بە شێوازێکی دڕندانە دەکوژرێت. ڕۆژی 9 مانگیدا ڕفاندیان. من لە خۆوە هەستم کرد ئەم دەرچوونە باش نییە، نازانم هەستێک بوو، ڕۆژ درەنگ کەوت لەکوێیە نازانم، بۆ کوێ چوو چی بکەم. گوتم با تەلەفۆنێ بکەم. ئەکێ تەلەفۆنەکەی هەڵگرت و گوتی ئەمە کێشەیەکی گەورەی ناوەتەوە و سەری دەبڕین. من یەکسەر هاوارم کرد، خودایە ڕەحمی خۆت تەلەفۆنەکە داخرایەوە. تەلەفۆنێکیان بۆ کردین لە بیرمە من دەست بەجێ لە هۆش خۆم چوم. هەموو مرۆڤەکانی بەو جۆرە خۆشدەویست کە خوددا حەزی پێ دەکات، نەک ئەوەی کە مرۆڤ حەزی پێ دەکات. الكهنة والسيادة المطران في ذاك الوقت هم اللي بدأوا کاهینەکان و بەڕێز مەتران لەو کاتەدا دەستیان بە دانوستاندن کرد لەگەڵ ڕفێنەرەکان. ئێمە هەوڵمان دەدا هەر چۆن بووە بیگەڕێنینەوە. گوتمان بابن خانوەکەمان ببەن، هەردوو ئۆتۆمبیلەکەشمان ببەن، بەڵام ئەومان بدەنەوە. بەڵام ئەوان ئامانجەکەیان دیار بوو کە دەیانەوێ ئەشکەنجەی بدەن، پارەیان نەدەویست. منەو هەستم هەبوو کە ئیدی ناگەڕێتەوە. بەخۆم دەگوت بۆچی ئەم هەستە خراپەم هەیە؟ ئەوان گوتیان دەینەرینەوە. دانوستاندن لە نێوانمان ماوەیەکی خایاند. لەو 2 ڕۆژەدا کە ئەویان ڕفاند بوو، نازانم چەندی تاڵاو چشتووە، چۆنی بەسەر بردووە، زۆر زەحمەت بوو. دوایی بابە یوسف هەواڵەکەی بۆ هێنەینە ماڵەوە. بەڵام دەستی لە باوەڕی خۆی بەرنەدا. ئەگەر ئەوەی کردبا لەوانە بوو نەتوانین لە ئاستی خەڵک سەرمان بەرز ڕاگرین. ئێستا شانازی پێوە دەکەین. باوکم کە شەهید بوو سەریان بڕی بوو، هەردوو دەست و هەردوو قاچشی. مەبەستەکەیان هەر ئەوە نەبوو کە بیکوژن، بەڵکو مەبەستیان ترساندنی خەڵکی دی بوو. کۆمەڵێ هاتن گوتیان بکوشەکەیمان دۆزیوەتەوە. دەتەوێت بیبینی؟ گوتم سوودی چییە؟ هاوسەرەکەم بۆ دەگەڕێنێتەوە؟ بەڵام داوا لە خودای گەورە دەکەم بە نووری ئیمان ڕێگەی ڕۆشن بکاتەوە بۆ ئەوەی ئەو دنیاشی لە دەست نەچێت. داعش لە حوزەیرانی 2014دا مووسڵ داگیر دەکات. کریستیانەکان تەنیا فریا دەکەون گیانیان ڕزگار بکەن و هەموو شت بەجێ دەهێڵن. لەسەر دیواری ماڵە کریستیانەکانی مووسڵ پیتی نون دەنووسرا کە بە واتای نەسرانی دێت و سەرجەم ئەو ماڵانە دەستیان بەسەردا دەگیرە.
دوای کەمتر لە 2 مانگ زۆربەی دەشتی نینەوە کە ژمارێکی زۆر کریستیانی لێ نیشتەجێە دەکەوێتە ژێردەستی داعش. کریستیانەکانی ئەم ناوچەیە بە کۆمەڵ ڕوو لە هەرمی کوردستان دەکەن. کۆتایی 2016 ئەمریکا و یەکێتی ئەوروپا یەک لە دوای یەک ئەم شاڵاوە وەک جینۆسایت ناو دەبن. هەرچەندە بەپێی ئاینی ئیسلام کریستیانێتی ئاینێکی ئاسمانیە، بەڵام داعش هیچ دەستی نەپاراست لە تاڵانی و تێکدانی ماڵ و کەنیسە و دێرەکان و سوکایەتی و دەست درێژی و کوشتن، تاوەکو ئەمڕۆژ چەندین کریستیان شوێن بزرن. ما طلع ما قبل قال رحنا ذاك ذيك المرة يومين 3 ورجعنا ماكو شي لا تخاف. نەڕۆیشت قبوڵی نەکرد، گوتی جاری پێشوود و 3 ڕۆژ دەرچوین و گەڕاینەوە، هیچ نییە مەترسم. گوتم کەواتە منیش ناڕۆم و لەگەڵ تۆ دەمێنمەوە. گوتی نا تۆ منداڵەکان ببە و بڕۆ، لە هەر شوێنێک من دەتوانم بگەمەلاتان. ئێمە ڕۆیشتین و پەیوەندیمان هەبوو هەتا ڕۆژی 10 حاڵی باش بوو، دەیگوت هیچ کێشەیەک نییە و خەمتان نەبێ، بەڵام ناتوانم بێم بۆلاتان. باردۆخەکە زەحمەت ببوو، لە ڕۆژی 10 ئیدی پەیوەندیمان نەما. یەکێ پەیوەندی کرد و گوتی مێردەکەت لە ڕێگایە دێت. ئێمە لە هەولێر بووینەوە کاتە چوون بۆ خازر و لەوێ 3 ڕۆژ لەسەر ئەو جادەیە چاوەڕێی بووم هەر دیار نەبوو. یەک ئۆتۆمبیلیش لە قەرەقۆشەوە نەهات. گوتیان لە گۆڕستانەکە تەرمی 18 کەسی لێیە. چوومە سەر جەنازەکان و یەک تەمەشام کردن. نەیەک، نە 2، نە 3، هەر یەکە بە جۆرێک کوژرابوون. هاوسەرەکەی منی تێدا نەبوو. لەو ڕۆژەوە هەتا ئێستا بە خەفەتەوە دەژیم. دێری مارمەتی نزیکەی 1700 ساڵە لە باوەشی چای مەقلوبدایە. کاتی شاڵەوەکانی داعش بووە پەناگەیەک بۆ ئاوارە کریستیانەکان. هێزی پێشمەرگەش سنوورێکی بۆ پەلامارەکانی داعشدانا و نەیهێش بگەنە دێرەکە. بەردەوامی هەڕەشە و تۆقاندن لە بەشەکانی دیکەی عێراقدا و لە کاتێکدا کە دەوڵەت دەستەوەستان بوو لە بەرامبەر پاراستنی گیانی خەڵکی سڤیل، کریستیانەکانی ناچار کرد بە کۆمەڵ ڕوو لە هەرێمی کوردستان بکەن. احنا بقينا بالدير مع سيدنا المطران. ئێمە لەم کەنیسەیە لەگەڵ بەڕێز مەتران ماینەوە، دەرنەچوین سوپاس بۆ خوا. دوای ئەوەی داعش دەشتی نینەوەی داگیر کرد، بینیمان هێزی پێشمەرگە گەیشتنە ئێرە، ناوچەکەیان کۆنتڕۆڵ کرد. ئێمە نزیکەی مانگونیوێک تاوەکو 2 مانگ لەم کەنیسێ ماینەوە، هەتا ئەو کاتەی پێشمەرگە گەیشتە سنووری باشیک. زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە دەرگیان بۆ کردینەوە. هەر کە خاچەکەیان دەبینین خێرا دەیانگوت فەرموو العالم لەمە جەتی إلى إقليم کوردستان. بۆ ئەو خەڵکەی کە دەهاتن کوردستان وەکو وێزگەیەک سێر دەکرا کە پاشان لەوێ بچنە دەرەوەی عێراق، بەڵام کاتێک بارودۆخی کوردستانیان بینی کە چەندە ئارامە لەوێمانەوە. کەنیسە ناوی ئاوارەکانی تۆمار دەکرد و ئێمەش ناومان نووسی. هاتین بۆ کەنیسەی ئینجیلی و پێشوازیان لێکردین، نیشتەجێکراین و ماوەیەک لەوێ ماینەوە، پاشان خانوویان بۆ گرتین. یەکێک لە هۆیەکانی ئەوەی کە ئەمڕۆ کریستیانەکان بەم ژمارە زۆرە لە کوردستانن ئەوەیە کە لێرە یاسا هەیە. القرات ما قصروا ويانا يعني أنا أقول لك هناك کورد هیچ درێغیان نەکرد لەگەڵمان. ئێستا ژیانی من زۆر لە جاران باشترە. لێرە کەس نایەت پێت بڵێ تۆ چی دەکەی، چۆن دەژیت. لە کوردستان پێکەوە ژیانی هەموو ڕەنگەکان دەبینی، ئێزدی، بودایی، موسڵمان، کریستیان، هەموو پێکەوە دەژین و لێک تێگەشتنیانەیە. هیچ کێشەیەک نابینی، کوشتن نییە، تایفەگەری نییە. هۆیەکەی چییە؟ ئەوە نییە کە بڵێ حکوومەت کۆنتڕۆلی کردووە، نا. میلەتەکە هەمووی لەگەڵ حکوومەت هاوکارە و حکوومەتیش لەگەڵ خەڵکەکە هاوکارە. استقبلونا أهل كردستان رحبوا بينا. خەڵکی کوردستان پێشوازیان لێکردین و لێرە بەڕاستی بڵێم هەستمان بە ئارامی و دڵنیایی کرد. كنايس مفتوحة. کەنیسەکان هەموو کراون، دێرەکان کراون، یانە ڕۆشنبیریەکان کراون. خەڵکەکە زۆر باشن، لە ئەمەی زیان گرتین. ئێمە زۆر سوپاسی خەڵکی هەولێر دەکەین، وەکو برا لە پشتمانن. هەرەوەندەی بزانن کریستیانی زۆر بەڕێزەوە ڕەفتارت لەگەڵ دەکەن. ئەگەر بەغدا هەمان ئەم کارەی هەرێمی کوردستان بکات سەرکەوتوو دەبێ. سەرکەوتن و ئارامی بۆ عێراق دەگێڕێتەوە، وەک چۆن ئێستا لە کوردستانم ئارامیە هەیە. دەوڵەتی خورافە و تیرۆری داعشی کۆتایی هات و شکستی هێنا. لە کۆتایی ساڵی 2017دا حکومەتی عێراق تێکشکاندن و کۆتایی داعشی جاردا، کەچی هێشتا کریستیانەکان ناتوانن بگەڕێنەوە ماڵ و زێدی خۆیان. ما زال الفكر الداعشي موجود. بیری داعشی هێشتا هەر ماوە، بەڵام بە شێوەی دیکە و بە ناوی دیکە.
لە 2003 و 2004ەوە هەتا ئێستا کێ گەڕاوەتەوە چۆن بگەڕێنەوە ئەوەی بگەڕێتەوە و شتێ ماڵ و سامان پێکەوە بنێ یان دەیکوژن یان دێڕفێن و سامانەکەی دەبن هیچ مەجای تێدا نییە. ئێمە کریسیان ناتوانین چەند خێزانێکی کەم پێکەوە بژین ئێمە خۆمان لە بنەڕەتدا ژمارەمان کەمە. ناتوانین بگەڕینەوە چونکە ترس و دڵەڕاوکێ هەیە ناوێرم منداڵەکانم بنێرم بۆ قوتابخانە ناوێرم بڕم بۆ دەوامەکەم. ئەگەر ئاسایش هەبێ بۆ چینە دەگەڕینەوە سەر ماڵ و حاڵی خۆمان. ئێمە ترسێک چۆتە دڵمانەوە بۆیە تازە زەحمەتە. نەخێر ناگەڕێمەوە. چەسانەوەی شتا وەک جارانە تەقینەوە دیسان دەستی پێکردوتەوە کوشتن و بڕین بەردەوامە بێڕێزی بە مرۆڤ هیچ بۆیان گرنگ نییە سەربڕین کوشتن ڕفاندن بەندکردن تۆ کە بەندکرای ئیدی تەواو لەبیر دەچیتەوە. داعش لە 2017 کۆتایی هات ئێمە ئێستا لە 2021 و تاوەکو ئەمڕۆ ئەم دەوڵەتە یەک کەنیسەشی نۆژە نەکردوێتەوە. لەوێ هیچ کەنیسەیەکمان نەماوە کەنیسەی مارەفرام لە سەردەمی داعش کرا بۆ مزگەوت هەتا ئەمڕۆ ژوێرانەیە. کاتیدرایی مار ئەفرام گەورەترین کەنیسەی مووسڵە داعش کردبوویانە مزگەوت و دواتر ڕووخاندیان. کریسیانەکان و مسلمانەکان بران بەڵام ئەوان ئەوەیان ناوێ ئەوان دایانەوێ ڕقمان لە یەکدی بێ یەکدی بکوژین ڕقیان لە ئاشتیە دەیانەوێ کۆچ بکەین دەیانەوێ عێراق لە کریسیان چۆڵ بکەن. زۆر لە کریسیانەکان نیگەرانن لەوەی ڕۆژێک بێت دەرگای دوایین ماڵی کریسیانی لە عێراقدا دابخرێت و ئەوانەیش وەکو جوو ببنە بەشێک لە ڕابردووی ئەم وڵاتە و چیدی زرنگەی دەنگی کەنیسەیەک لە ئاسمانی هیچ شارێکی عێراقدا بەرز نەبێتەوە. تەنیا لە ماوەی 15 ساڵدا زیاتر لە 180 کریسیانەکان بۆ دەرەوەی عێراق کۆچیان کردووە. ئەمەش نیگەرانیەکەی کردووەتە ترسێکی ڕاستەقینە.